هاوکات لەگەڵ نزیکبوونەوەی سەردانەکەی جۆ بایدنی سەرۆکی ئەمریکا بۆ خۆرهەڵاتی ناوەڕاست، دەنگۆی کۆن و نوێی ناتۆی عەرەبی سەری هەڵداوەتەوە کە پێشتر هەموو هەوڵەکان بۆ پێکێنانی شکستیان خواردووە. ئەمریکا سوورە لەسەرەوەی لە پێناوی پاراستنی یاسایشی قەوارەی زایۆنیستیدا هاوپەیمانێتیەکی سەربازی لە دژی ئێران پێک بێنێت، بەڵام هۆکارە ناوخۆی و بابەتیەکان گەورەترن لە ڕێخۆشکردن بۆ خواستێکی لەو جۆرە. لە دوای زنجیرە سازشەکانی بەناو ئەبراهام لە چوارچێوی پرۆژەی شکست خواردووی گرێبەستی سەدەدا، ئیدارەی سەرۆکی پێشووی ئەمریکا دۆناڵد ترامپ زۆری هەوڵدا بە گوشاری سیاسی و ئابووری و سەربازی ڕژێمە سازشکارەکانی ناوچەکە لە هاوپەیمانێتیەکەدا بە سەرۆکایەتی ئیسرائیل لە دژی ئێران کۆ بکاتەوە، بەڵام لەبەرەوەی ڕایگەشتی ناوچەکە دژی گۆڕینی دوژمنی استراتیژیە کە ئیسرائیلە بە دوژمنێکی داتاشراو کە ئێرانە، کۆی ئەو هەوڵانە شکستیان خوارد. لەوبارەوە دکتۆر عەلی ئەکبەر ویلایەتی ڕاوێژکاری نێودەوڵەتی عەلی خامنەئی ڕێبەری باڵای ئێران ئەو بیرۆکەی بەنەگونجاو ناوبرد، چونکە لێدانێکی گەورەیە لە ئاسایشی ناوچەکە. ناوبراو ڕایگەیاند وڵاتەکەی لە دژی هاوپەیمانێتیەکی لەو شێوەیە لا نزیکی سنوورەکانی دەوەستێتەوە. لە ڕووی بابەتیشەوە ویلایەتی جەختی کردەوە لەوەی ئیمارات و ئەردەن خاوەنی ئەو هێزە سەربازیانین بتوانن بەشداری لە هاوپەیمانێتیەکەدا بکەن لە دژی ئێران و بەشداری جەنگێکی ناوچەیی بکەن. ویلایەتی بە ئاژانسی ئیسنای ڕاگەیاند ئەمریکا لە خۆراوای ئاسیادا شکستی خواردووە، هیچ کاتێکیش بە ئەندازەی ئەمڕۆ ئەوروپا لە بەهێزیدا نەژیاوە، بۆیە مەبەستی سەردانەکەی بایدن بۆ ناوچەکە قەرەبووکردنەوەی ئەو شکستانەیە. ناوبراو تەنها ڕێگەچارەی گرفتەکانی ناوچەکەی لە گفتوگۆی وڵاتانی دراوسێدا کورت کردەوە و هیوای خواست لەگەڵ سعودیەدا بگەنە ئەنجام. هەلەوبارەیەوە دکتۆر عەبدوڵڵا شایجی مامۆستای زانستە سیاسیەکانی زانکۆی کوێیت پرۆژەی ناتۆی عەرەبی با دیاردەیەکی ڕووکەش و باڵۆنی تاقیکردنەوە ناوبرد کە تەنها زاراوەیەکی میدیاییە نەک ستراتیژی و ئەمنی، چونکە بەهۆی جیاوازی وڵاتانی عەرەبی و نەبوونی هاو ئاهەنگی لەبارەی پێناسی قەوارەی زایۆنیستیەوە کە بەشدار بێت لە سیستەمێکی عەرەبیدا، هەموو ئەو هاوپەیمانێتیانی پێشووی ناوچەکە شکستیان خواردووە، چونکە قبوڵکردنی ئەو قەوارەیە وەکو هاوپەیمان خەتی سووری جەماوەری ناوچەکەیە با وەکو هەندێک ڕژێممانەوەیان بە هاوپەیمانێتی قەوارەی زایۆنیستیەوە گرێدابێت. Mr. Scholz,